خولی نایابی عێراق لەسەر ئاستی تازە پێگەیشتووان پێدەنێتە قۆناغی کۆتایی. بۆ ئەم قۆناغە شاری سلێمانی دیاری کراوە تا ئەوەی یاریەکانی تیادا ئەنجام بدرێت. لە قۆناغی کۆتایی تازە پێگەشتوانی عێراق شەژیانە خۆیان بەم قۆناغە گەیاندووە و لە تیر و پشتکێکدا ئەو شەژیانەیە بەسەر دوو کۆمەڵەدا دابەش کراون کە ئەنجامی تیر و پشکەکەش بەم جۆرە بوو. لە کۆمەڵی یەکەم یانەی شورتە و قووەجەویە و مینا ڕوبەڕووی یەکدی دەبنەوە. لە کۆمەڵی دووەمیش یانەی زەورە و یانەی نەجەف و یانەی نەورۆز ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. لە هەر کۆمەڵەیەک دوویانە بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین سەردەکەوێت. لەو قۆناغەشدا یەکەمی کۆمەڵی یەکەم بەرامبەر دووەمی کۆمەڵی دووەم یاری دەکات. یەکەمی کۆمەڵی دووەمیش بەرامبەر دووەمی کۆمەڵی یەکەم یاری دەکات و براوەی ئەو دوو یاریش دەگەنە یاری کۆتایی. وا بڕیاری شەیارەکان لە کاتژمێر 5 و 5 خولەک ئەنجام بدرێت و سەبارەت بە ئامادەکاریەکانیش سەرۆکی لقی سلێمانی یەکێتی تۆپیپەی عێراق ئاماژەی بەوە کرد. ڕاستی خۆی ئەمە ڕووداوێکی گرنگە بەنسبەت شاری سلێمانی و کوردستانەوە. خۆ دەزانێت ئەمە یەکەم جارە ئەوە کۆتایی یاریەکانی مەسەر ناشرینی یانە نایەبەکانی هەموو عێراق بکێتە شاری سلێمانیەوە قۆتە بە بەشداری یانە پاڵەوانەکانی عێراق وەکو یانەی زەورا و شورتە و قۆجەویە و نەجەف و یانەی نەورۆز و هەروە نادیمینا. ئێمە وەکویکی تۆپی سلێمانی بە هاوکاری لەگەڵ یانی وەرچی نەورۆز کە هەم ینی شارەکەی خۆمانە ئامادە باشێک تاوامان کردووە. بە نسبەت وەکو گەرما کە باسێکەن ئێستا هەموو عێراق گەرمە. ئەتوانم بڵێم شاری سلێمانی جەوی بە نسبەت شارەکان عێراق لە هەمووی باشتر و فێنکترە بە نسبەت ئەوانەوە. ئەجنا بۆ گەرما ئێستا بڕۆ هەتا دووە لە ئەوروپیەکانیش گەرمایەکی تەواو تاویتی هەیە. یانەی نەورۆز وەک تاکە نوێنەری کورد کە دەکەوێتە کۆمەڵی دووەمەوە لە یەکەمین یاریدا بەرامبەر یانەی زەورە یاری دەکات کە لەسەر یاریگای خۆی یارێکەش ئەنجام دەدات و لەو بارەیەوە ڕاگەاندنکاری یانەکەوتی سەبارەت بە یانە تیر و پشەکە و ناوی ئێمە لەگەڵ ئەو دویانەی کە لە خولەکەدان بە دڵنیاییەوە یاری خورس چاوەڕێمانە چکە ئەو تیپ ئەو یانانە دەمێک ساڵە ئەم تیپانیان هەیەوە پەرێکی باشیان پێیەوە گرنگی باشی پێین بەڵێ ئێمە چاوەڕی یاری قورسەکەین بەڵام وەکو یانی نۆرەس وەکو هەمیشە هیچ کات تەسلیم نابین و هەوڵین وەکو ناوی ڕاگررتنی ناوی نۆرۆز و وەکو سەرکەوتنێک بۆ هاندەران و بۆ شاری سلێمانی هەوڵی خۆمانێ بۆ یەکلایکردنەوەی یانەی سەرکەوتن لە کۆمەڵەکانیشدا ئەگەر سێیانە لە کۆمەڵەکەدا هەمان خاڵیان هەبێت ئەوە پەنا دەبرێتە بەر جیاوازی گۆڵ لە نێوانیاندا. ئەگەر لە هەوەشدا یەکزان بن ئەوە تیر و پشک دەکرێت و دوویانیان بەپێی تیر و پشک دەکەوێتە قۆناغی چواگۆشەی زێڕین و یانێکیشیان ماڵاوایی دەکات.